تایبەتریش بڵێم پێیان لێرە مەیدانیەکان چۆن ئاسیا بەرز بکرێتەوە بۆ ئەوەی کە نەکەونە ئەو هەڵمەنەوە بۆی پێم خۆشە ئەگەر نمونەشتان نابێت بۆی ئێمە سوودی هەواڵ قابلی بڵاو کردنەوەی هەر شتێکە بەهای هەواڵی بەڵام کە دەڵێ بەهای هەواڵ کۆمیان لە ئەکادمیانەوە تاقیدن کۆمپیوتەرێکی خۆی هەیە تازەیە سەرنجڕاکێشیە ئاسایی لێ لەبووی ئاساییەوە هێچە تەقاوەی تاوانەوە یعنی بڵاوکردنەوەی ئاسایی بێت کۆمەڵە بەرجیکەی هەیە لە هەواڵەکەیە سەرنجڕاکێشیە زۆر جاوەکی نمونە توێسان ئێستانەکان باسکەی مامۆستاکان ڕاگەیان بۆتان باسەکان ئەمانە دەبنە هەواڵ تاوان شتێک کە دەوانێت بێتان هەواڵ هیچ دەقێکی قانونیمانی بڵێ بڵاوکردنەوەی ئەو جۆرە هەواڵە جدیدەیە بە بۆنەی ڕۆژی ئازادی جیهانی ڕۆژنامەنووسیەوانەیە پیرۆزبایی لە تەواوی ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان و جیهان دەکەین ئومێدەوارین کە ئازادانە بتوانن ڕووماڵی پیشەیی ممارەسەی پیشەییانەی کاری خۆیان بکەن. دیارە 3-5 ساڵانە ڕێکخراوی یونسکۆ ئەم یادە دەکاتەوە و ئەم ساڵ لەژێر ناونیشانی مەترسیەکانی ژیری دەستکرد ئەم یادە دەکاتەوە. کاریگەریەکانی مەترسی ژیری دەستکرد بابەتێکی مەترسناکە لە ئێستادا کە میدیا یاخود ژیری دەستکرد هاتۆتە ناو میدیاوە دەتوانێت زۆر سوود بەکاری میدیایی بگەێنێت و ڕۆژنامەنووسان سوود لەو ئامرازە وەربگرن بۆ بەرهمێنانی ناوەڕۆکی میدیایەکاندان بەڵام لە هەمان کاتە مەترسی لەسەر کار و پیشە و شایستەداراییەکانی ڕۆژنامەنووسان دەخاتە ڕوو کە ڕەنگە هەندێک ڕۆژنامەنووس و میدیاکار کرێی کارکردنەکانیان لەدەست بدەن یاخود بەشێک لە کڕی کارەکانیان لەدەست بدەن بەهۆی ئەو پێشکەوتنە زۆرەی لە ڕێگەی ژیری دەستکردەوە بەرهەم دەهێنرێت. و بابەتی بڵاوکردنەوەی زانیاری ناڕاست و زانیاری ناتەندروست یەکێکی ترە لە مەترسیەکانی ژیری دەستکرد کە جیهان پێی گیرۆ دەبووە و بەداخەوە لە ماوەی ڕابردوشدا لە هەرێمی کوردستان تێبینی ئەومان کردووە کە لە ڕێگەی ژیری دەستکردەوە چەندین هەواڵ و زانیاری ناڕاست و ناتەندروست دراوە بە بینەرەکان کە لە کاتێکدا ئەم زانیاریە نادروستانە ئەم هەواڵە ناڕاستانە لە ڕێگەی ژیری دەستکردەوە بەرهەم هێنراون. بۆیە ئێمە هۆشیاری دەدەین بە ڕۆژنامەنووسەکانمان بە دامەزراوە میدیایەکانمان کە بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم ئامرازە سەرکەوتنە بکەن کە هاتوۆتە ئاراوە. ئێمە لە کاتێک ئەم یاداکەینەوە کە لە هەرێمی کوردستان بەداخەوانەیە زیندانەکانمان تاکو ئێستا ڕۆژنامەنووسی تێدایە. بەداخەوانەیە کەیسەکانی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕووکاری ڕۆژنامەنووسی لە دادگاکان وەک پێویست بە یاسای کاری ڕۆژنامەنووسی مامەڵی لەگەڵدا ناکرێت. ئێمە لای خۆیەوە پێشوازیمان لەو دەست پێشخەریەی دادگای سلێمانی کرد کە دادگای لێکۆڵینەوەی یەکیان تەرخان کرد بە کەیسەکانی لێکۆڵینەوە لە کەیسەکانی ڕۆژنامەنووسان و میدیاکاران و دادگای کەتنی 6 کە تایبەت بێت بە پرۆسەی دادگاییکردنی ڕۆژنامەنووسان و داواشمان کرد کە لە شارەکانی تری هەرێمی کوردستان ئەم ڕێکارە بگرنە بەر بۆ دادگایەک جیا بکەنەوە بۆ کەیسەکانی ڕۆژنامەنووسان بە ئامانجی ئەوەی کە ڕۆژنامەنووسان بە یاسای کاری ڕۆژنامەنووسی مامەڵە لەگەڵدا بکرێت و وەسیلەیەکی باشیشە لە هەمان کاتە بۆ تەفعیلکردن و چالاکردنی یاسای کاری ڕۆژنامەنووسی. بەڵام بەداخەوە جێی نیگەرانیمان بوو کە داوایەک لە داواکاری گشتیەوە ئاڕاستەی بەڕێوەبەراتی ڕاگەیاندنی چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی کرا کە داوا کرا کە ڕووماڵی تاوانەکان یاخود تاوانی کوشتن لە دامەزراوە میدیایەکان قەدەغە بکرێت کە ئێمە پێمان وایە ئەم بابەتە دەبێت بە وریایەوە مامەڵی لەگەڵدا بکرێت و دەرکردنی یاسا و ڕێنمایی بڕیار چارەسەر نییە بۆ ئەوەی کە بابەتێک معالەجە بکات وەک شکۆ لای هەموو ڕوونە گلەیی هەیە لەوەی کە دامەزراوە میدیایەکانی لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو سەرکەوتوو نەبوون یاخود نەیانتوانیوە پیشەیانە مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی کوشتندا بکەن. ڕەنگە دڵڕاوکی دروست کرد بێت ڕەنگە کاریگەری خراپی لەسەر تاکەکان دروست کرد بێت بەڵام نابێت ئەمانە بکرێنە پاساو بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت. بەڵام ئێمە
پێمان وایە کە دەبێت لە ڕێگەی بەرزکردنەوەی هۆشیاری بۆ ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیایەکانەوە ئەم بابەتە معالەجە بکرێت بەوەی کە هەم وەک مافێک زانیاری بگوازێتەوە بۆ هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان بتوان ئازادانە ئەم زانیاریانە بگێنن و پیشەیانە مامەڵی لەگەڵدا بکەن و لە هەمان کاتیشدا کەرامەتی قوربانیەکان پارێزراو بێت کاریگەری خراپ دروست نەکاتە سەر قوربانیەکان سەر کۆمەڵگا بۆیە ئێمە لەم ڕۆژەدا ڕای دەگەێنین کە کۆمەڵێک چالاکی و دەستپێشخەریمان دەبێت لەم مەجالەدا کە بتوانین لە ڕێگەی بەرزکردنەوەی هۆشیاری ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیایەکان بۆ ئەوەی کە چۆن ڕووماڵی پرسی تاوانەکانی کوشتن بکەن و هەم ئەو مافە لە ڕۆژنامەنووسان وەرنەگیرێتەوە و هەم دەرونی تاکەکان و ئاسایشی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان پارێزراو بێت بۆیە کۆمەڵێک چالاکیمان دەبێت لەم بۆنێدا ئەو چالاکیانە ڕادەگەێنین کە ئومێدەوارین بتوانین کاریگەریەکی وا دروستکەین کە ڕۆژنامەنووسان ئازادانە کاری خۆیان بکەن و هیچ بڕیار و ڕێنمایی و یاسایەک نەبێتە ڕێگر لە بەردەمیاندا بەوەی کە ڕۆژنامەنووسان قەدەغەیان لێ بکرێت چونکە ڕەنگە ئێستا ئەگەر ڕێنماییەک یاخود بڕیارێک دەربچێت ئامانجلەی ئەوە بێت کە معالەجەی قەزیەکی معەیەن کات لە کاتی ئێستادا بەڵام ڕەنگە لە داهاتوودا سوء استیخدامی پێوە بکرێت و ڕەنگە ئیجراعات بەرامبەر بە هەندێک کەناڵ بکرێت و بەرامبەر بە هەندێکی کە نەکرێت بۆیە ئەمانە هیچی چارەسەر نین چارەسەر ئەوەیە کە ئاستی هۆشیاری ڕۆژنامەنووسان و دامەزراوە میدیاکان بەرز بکرێتەوە کە ئێمە لەم پێناوەدا دەیان چالاکیمان ئامادە کردووە کە لە ماوەی ئایندەدا ئەنجامی دەین. دەستان ئەسڵەن هەڵسەنگاندنی تۆی پشتی کۆمەڵگایە کەواتە وەکو وایە بڵێن هاوڕێکەتانتی زۆر جوان قسەی کرد تاوان شتێکی نائاساییە نەخواسیەوە ناتوانانی بیسەرێنەکە خۆی پشتووە ناتوانانی بیسەرێنەکە ڕای بێت هێزار نییە ڕای بشێنە ئەوەی بیدۆزن وەک دەزانین لە ئێستا ڕێگری لە دەستگاکان دەکرێت کە ڕووداوی کوشتن نەگوازنەوە بەڵام ئەوە ئێمەین کە ئەتوانین ڕووداوەکان بە شێوەیەکی ڕاست بگوازینەوە ئەتوانین کە بگەڕین بۆی و هەنێک شوێن هەیە کە هەواڵەکان ڕاستە هەنێک جار بە غەڵەت دەگەیەنرێت بەڵام هەنێک جاریش هەیە کە بە دواتاچون بە دوای شتێکاکەی ئەو کاتە ئەتوانی تۆ ڕاستیەکان بگەێنی ڕاستە لە هەنێک شوێنە ڕێگریکردن لەوە شتێکی باش نییە کە بکرێت لەبەرەوەی کە ئەوە ئیشی ئێمەیە ئەوە ئیشی ڕۆژنامە نووسەکە بگەڕێ بە دوای ئەو کەیسانەیە کە ڕۆژانە یاخود ئەو کەیسانەی کە ڕوودەدەن بۆیە ئەبێ ئێمە شتەکان بگوازینەوە ئێمە لەگەڵ ئەویانین و ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە بۆ ئێمەی ڕۆژنامە نووس وە بۆ تێگەیاندنی هەندێک لە شتەکان ئیشێکی زۆر باشە هیوادارم کە بەردەوام ئەم جۆرە سیمینارانە بکرێت پێویستەکە کە ڕۆژنامە نووسەکان خۆیان هەمویان یەکدەنگ بن باشە بۆەوەی یەکدەنگ بن و هەمویان بەیەکەوە بڵێن ئێمە ئەتوانین ئەوانە بگەێنین نەک ئێمە ڕێگریمان لێ بکرێ ئەگەر بێت و من هەموو ڕۆژنامە نووسەکانی کە هەمومان لەسەر قسەیەک ڕێک بکەوین هەمومان لەسەر قسەیەک بین ئەوە هیچ کەسێ ناتوانێت ڕێگر بێت شوێنێکە باندێکە لە شکۆشیەکە کەواتە ئیشی توێدا بەکاری گەشتی تەنها یەخێنن نەبێت بەڵێشی توێیە دێنێ و تاوانانە بۆ شوازە بۆ بێت و نەخۆشی پێڵاو بێتەوە لە ڕێگە ئەوەجدە لە لایەنەیەکە ڕولا لە بوونیەوە یعنی ئەمە دەڵێ کە ئاگادارکردنەوەیەکە بۆ لایەنی دەسەڵاتدار کە ئەم گرفتەمان هەیە